سلااو هاي. زۆر سپاس برا باشی ئەوڕۆکە لێرەین باسکردنی ئایفۆنی نوێ و بەرهەمەنیەکانی کۆمپانیا ئەپڵ جەمات نرخی بەڵام هیچی لەگەڵی ناڕۆ دەستانی ڤیددیوەکان دانەنەوە چۆن بۆ ئەو لایڤی کۆپیمە دەکەینەوە ئەوانی تر زۆربەی بە وێنە لەگەڵیانن تەنە ڤیددیوەکان شێر نەکردووە لەسەر لایڤەکەیتوان پێم وایە مشکلی کۆپرایتە شیر نەکەن کەڵچی نییە جەمات بمە بورین لە کوالەتی ڤیددیۆکەی دەتوانین بە شێوەکی تاڵی گەرکاک منسووری مشکلی نابی لە بۆ وێران دەبێ برای بدەمە تا لایڤەکەی ستم شاکە ناتەوە بچووچکەوە زۆر بچووکەوە زۆر بچووکە توشتەکە ئێستا زۆر گەڕێ بچووچکەوە مانسوور نەکردوە برێم وڵە تاوا بوو ئەخر کاک منسوور بەخوا کۆپرایتی پێ دەگەی دیسان زۆر بچووچکەوە ئەوانی خۆمان گەورەکە زۆر ئاسایی ئەوی بچووکەوە تێلێگرام شتەکەی لابوو تاوا ئێستاوە هاتەوە کە بەس ببین و کار لایڤەکە نەکرێتەوە با ئێستا لە لایڤ داین برام ئێستا تاوا بزانم هێک دەقا بەڵێ بەڕێزم ئەو شەو ئەلان دەکرێت ئێستاکەش عالیەن لە دیارین هەتا ئێستا دوونەوەی ئەپڵوەچ ناسێنرایە ئەویش ئەپڵوەچی هەشتم وەروەها زایدن ئەپڵوەچ ئێسی کە پێم وایە ئەپڵوەچ هەشت کە نەوەی نوێیە نرخەکەی زۆرە ئەویش نرخی ئاسایی ینی سەرەتایی $399 نرخی جۆرە چۆن دەڵێ ئەوەی سەپۆرتی سیمکار دەکا دەگەیشتە $499 کە نرخەکی زۆرە لە بۆ کاتژمێری زیرە ئەوە ئەپڵوەچ SE ئێستا نمایش دەکرێت ئەگەر بکرێ ڤیدیۆکە هێشتا بچووکەنەوە نرخەکەی $150 نرخی دەستپێکی بەڵام دیزانەکەی تۆزە گۆڕاوە کاگوسامە ئەوەی نەماوە ڤیدیۆی نەماوە ئەو ستریمم لەگەڵەوە کردو بەس ئەگەر بتوانن ناوۆچ ستریمی بکەن بۆ ئەوەی لایڤ دەکەمەوە من جەمادەوە شێوەی ئەپڵۆچە نوێەکەیە کە ئێستا سەری وەڵا کاگوسامە ئەوەکە تێکدا ئەو شێوەیەتی کاگوسامە ستریمەکە دێتە سەری مە ئاگدار بە بەدەنگ لایڤەکەی تێک دەچیت هەربۆرەوە ناو کامێرەکەی بۆ باشترە بۆ منیش بنێرنەوە بزانین میشی تێکدا نانای تو تاوە کاک پشتیوان بەس کاک وسامەکە بێتەوە ناو لایڤ ئەو ستریمەی قەپاتکەی کاکەوە خراپ نابێت بەس کاک بڵند محاڵە بکە هێشتانی خۆمان گەورەتر کە بە تاو ئیوان دیار نەبێ ئەو ئەوی ئەپڵ پێم گۆ مانسوورم گوتم شاشەکەی ڤیدیۆکانی خۆمان گەورەتر کە بۆی ئیوان بارز نەبێ ینی خۆمان زیاتر دیار بۆ کۆپی ڕای ئەمیش پێم گۆ بەخوای ئێستا گەوری کردی ئێوە شاشان چی لێ دەبێت سە ڤیدیۆی کێشە نییە ئەخرا نابێت با دەبی کاکە بیکە سێ شاشە شاشەی ئەوش لەو لایدانێت تەواو جەرگم ناوانە کاکە بیکە سێ شاشە تڕاڕە ئەو کۆنتترۆلی دەست خۆش بە ئەوە گەورە بێت کێشەی نییە کاک بڵند
خەڵک ئیڤنتەکەی نابینی کاکەوە هەر یەک تۆز دیار بێ تەواوە نانە دیارەوە بزانم ئەخر ئەگەر ئیڤنتەکە زاڵ بێ بەسەر ڤیدیۆکەماندا و کاتە باش ناوی پێم وایە نیش خەت ئیڤنتی بالضبط. پشتیوانەوە ئەخ کاک کۆپرێت نایلی کاک مەسوود وەرە لافەکە خەپاتکەم باشتر کۆپیڕایتەکە مشکلەیە ستا ئیڤنتەکەش دەخمەرنەوەی تەواو ئەوەندەیە لایڤی یوتیوبەرەکانی تر بینیمە ئێستا هەمووی بە فۆتۆ لەگەڵا ناتوانێت بە ڤیدیۆ بیکە هیچی تەواو تەواو ئیوان بیکەوە ئیش چووکەوە لە بەشەکەی تر ئێستا شەربازکردنی ئەپڵ وۆچە بەڵام زیاتر وردەکە دەکات لەو با بڵێن قایش و دەستبند کەس نەس چاتی اكسسوارات بس اكسسوارات بەسە مەسوود دەست خۆش تەواو ئەوی لادەم بینە خوارە بەس سەری بۆ ڕێوە ئۆکەی سەری بچە کاتخوا بینەوە سەر ئۆبیسی ئەو برام بەردەوام بە تاوای چاوی بینی ئۆکەی جەماعەت تکایە لایڤەکەی شێرکەن باگەیشتە زۆرترین برادران زۆرترین کەس لێرەین لە بۆ گواستنەوەی ناساندنی ئایفۆنی نوێ کە کۆنگری کۆمپانی ئەپڵە ئەو ڕۆکە هەفتی نوێە و ساعت 8 لایڤەکەی کۆمپانی ئەپڵ دەستی پێکرد لێرەدا چەند بەرهەمێک ناسێنراون ئەوانیش ئەپڵ وەچی نوێ کە دوو جۆری لێ ناساندرا ئەوانیش ئەپڵ وەچی 8 کە نوێی هەشتەمە ڕۆها ئەپڵ وەچی SE کە جۆرە بەیسکەکەیتی کە پێم وایە نرخی جۆری SE تا ڕادێکی یانی باشترە $150 دەست پێ دەکات بەڵام ئەوەی جۆرە چۆن دەڵێ بەرزەکەی نرخەکەی لە $399 دەست پێ دەکات و دەڕوە لە بۆ لاوانەیە سەر و $500 کارە باش هاتەوە It's good. باشتر شغل هیچ پێ جەماعەت ئێستاش باسی ئەوەی دەکرێت کە چۆن دەڵێ لە بۆ ئەنجامدانی وەرزش و ئەو بابەتانە سوودێکیە ئەو ڤیددیۆی کە ئێستا لەسرە دیارە لەسەر ئەپڵ وەچ SE مثلەن ماسفاتەکانی دەناسێنرێن ئەمنەوە دیزاینە پێ جوانترە ئاخر ئەو دیزاینە گۆڕانکارێکی باشتی دەکرێت ئەگەر بینی لە دیزانێکی لە شێوەی دەرەوەی بەس جۆرەکەی تر ینی پێم وانە بەس دیسپلەیەکەی وازانم تۆزێک بێزلەکانی کەمتر کرابەوە بەس تۆزە گەورەتر لە نادەستی ها بەس تەنیشتەکەی تۆزە دەرچووە دەر چۆن خۆی کامێرە بەو نەوعی مەسەلەن پێت دەڵێ کە ئەوە شتەکی چۆن دەڵێ ینی بە قیمەت نییە شتێکی هەرزانە ئەگەر تەمەشای مۆبایلەکانی مەسەلەن آیفۆن 12 بکەین مەسەلەن 12 نا مەسەلەن 11 یان XR لێوارەکانی هەموو مەسەلەن ئەلومینیۆم بوو و زۆر قەبە بوو نرخەکەی کەم بوو تا 67 ژێر ئاو تا 100 فیت بەرگەی زۆربەی ساعاتەکانە تا 50 مەترەوە ئۆکەی بەرگەی قوڵایی 100 پێ دەگری
زۆر 600 پێ دەگرێت 150 160 مەتری دەکرەوە ئەو زۆر زۆرەوە زۆر زۆرە زۆربەی کاتژمێرەکان هەتا 50 مەتریە کاک پشتیوانەوە بزانێ وای ینی ئەوە زۆر زۆرە بەس دەبی چەند دەقە خۆ ڕاگری خۆی بابەتی ژێر ئاو یعنی ئەو با بڵێن چونەوە ئەوانە تاوەکو با بڵێن بچێ قوڵایی ئەو کاتە زەخت زیاتر لەسەر هەر شتێک دەبێت ینی لە پاستان زیاتر دەبی پستان زیاتر ئەویان بۆ چل مەتر ژێر ئاوە ئەو ئێسیە ئەوەی تازەکە باسی دەکەم ئۆکەی وەڵام دیزاین 160 مەتری سعرەکەش بەڕاستی بە باشتر سعید سەری لە ئەگەر جەماعەوە سەیریکەن برادرایان تیکتۆک ئەوەی کە دیزانەکەیان نەدیتیە ئەوە دیزانی ئەپل وۆچ SE ئەگەر ببین ئێستا نرخەکەی لە $250 دەست پێ دەکە پێی وتەی کۆمپانی ئەپل $149 ینی وە لێرە باسی بەرگەگرتنی ئەپل وۆچەکە دەکە مثلەن لە بۆ قوڵایی تا چەند قوڵی دەتوانێت بەرگەی پەستان بگری مثلەن ئاو بگری ئاوی تێنەچی 40 متر بۆ بزانمەنیە 40 متر بەڵێ 40 متر بوو وا پێکی وە بزانم تایبەت چی ئەوە کردووە بۆ ئەو دەریا و ئەوانەکە ئەڵێن چەند لە قوڵی داوی پەستان چۆن بۆ هەموو شتەکانت بە ئیستێک پێ دەڵێن خۆی وەکو مەسەلەکەی قیبلە نمایەکەی وابزام مثلەن پلەکان پێ دەڵێ and all information live complete بەس ئەگەر سەیری کە نەها دیقە و یعنی ئەو تەرتیباتی بۆ کۆنگری کرا بەڕاستی هەر وەکو وادانیشی بەدای فیلمێکەوە زۆر زۆر تایبەت منسوور کێشەی نیتەوە ئەوەیە وەک گوتم ئەپڵ گرنگێکی زۆر بە کۆنگرەکانیدا و لەو ڤیدیۆی کە دروستی دەکا لەو بابەتانە ڕاست ئەفکار منسوور ئۆکەی جەماعەتەوە ماسفاتەکانی ئەپل وۆچ SE کە دەتوانێت LTE پشگیری LTE دەکات وەروە دەتوانێت ئۆکسجین ناوخوێن بخوێنێتەوە چیتر سلمەتە ژێر ئاو لاشەکەی لە ئەلومینیوم پێکاتووە و ڕووناچەکەی 2000 نیتە کە ڕووناچیشی زۆر زۆرە و GPS تێدایە هەروەها تایبەتمەندەکانی بە بەرگەی پاتری پێشی بەرز کراوەتەوە بەڵێ بەجددی بە 2000 زۆر 2000 نیت شاشەکەی ئەوە شتێکی زۆر تایبەتە زانی 2000 نیت ئەگەر ئەوە SE نییە ئەڵترایە ئێستا سێ جۆر ئەپل وۆچمایە ئەڵترا SE و ئاسایی ئەوڵترایانمە ساڵانی وسن ڕابردوو نەما بوو ئەو نەوەیە بەس نرخەکەی زۆر زۆر بوو $799 بوو بەڵێ ئەو تەنووسراوە نرخەکەی $799 و لە 23 سپتێمبەر ئەو ماگە بەردەست دەبێت ئەو نرخە زۆر زۆرە جەماعەت لە کۆمنت بینووسن کە ئەو نرخە شایانی دیارنا وەلو تایبەتمەندیەکانی زۆرم بەڕاستی ینی دیزانەکەی نوێترا زۆرم بەس بۆم کەس زەرور نییە هەندێک تایبەتمەندیە بەس کاک بۆ کەسانی لەوێ سەرکێکی زۆرە بە خۆتان دەزانە خەڵک بۆ ژێر ئاو یاخود لە سەرمایە خۆت زۆر زۆر شتەیە کە دیکا لێرە وەکو وەرزشیش باو نییە
بۆ ئەوان زۆر زۆر گونجاو ڕاستە لە وەکو شاخەوانی لەوانەیە مەسەلەن بابەتانە یان ژێر ئاو بۆ ئەوان زۆر 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 زۆرە بەجددی هەڵە نەبم شتێکی تری باس کرد کە زۆر مهم بوو دەتاین فلاگشی بە لە 20 ئەندروید بە شتێشترەیە هەڵە نەبم دەتوانی لە ئێستا باسی دەکەن یەک دقە باسی بەرگەگرتنیش سەرما دەکات وابزانم ژێر 20 پلە بوو شتێکی لە بابەتی بوو ئامێرە تەکنۆلۆژیەکان لە ژێر سفری ئیش ناکەن دەکوژێنەوە ئەگەر بزانی ئەنج ئەوە دەزانم بەس ئەوەیان وا هەست دەکەم یانی شتێکی لە بابەتی هەبێکەوە بەرگەی سەرمایکی زۆر زۆر دەگری وەڵکەم کاک وسامە بەزەوە گەورەتریشە لە مەسا ئەپڵ وۆچ بەڵێ جەمان ڕای خۆتان لەسەر ئەو بەرهەمەنوێ بڵێن کە ئێستاکە ڕوونماکەیم بەدڵە ڕوونمایەکەی فلاتە ئاخە دیزانەکەی گۆڕێ فلاتە ئەو کەنجکە لێوارەکەی قەوسە بەزبط بەس بەجددی نرخەکەی زۆرە یعنی 100 ساڵ کە لێکم بکەی نرخەی زۆرە وەڵا زۆرە وەڵەو یعنی ئەوە لەوانەیە دروستکردنی و سەحاتە دیزاینکردنی مەسەلەن مادیونێکی زۆر زۆری بێ کۆمپانیا ئەپڵ لە دیزاینەکانیشی نوێترن وایە چونکە مەسەلەن جێکردنەوەی ئەو هەموو تایبەتمەندیە مەسەلا خەریتەکەی ینی دروستکردنی بەو شێوەی ئەوها تۆکمە بە باتریەشی وە ینی بەجددی زەحمەتە هەموو شەریکە ینی جوراتی ئەو شتەی نیە بەجددی ئەوەی ئەڵتراکە ڕاستی زۆر بەقوەدە ینی خۆدا بەس لە گەرما و لە سەرما لە ژێر دەریا و لە هەموو شوێنێکی شەکە بۆ پلانەی کە ژێر سفرن و بۆ پستانی زۆر بۆ هەمووی دروست کراوە جەمات وەک گوتمان ئێستا لە ژێرەوە هەر سێ کات ژمێرەکەەوە نمایشکران جۆری زنجیرەی هەشت ئەڵترا SE کە SE جۆرە سادەکەی بوو ینی بیسکەکەی بوو واتە لە هەمیان نزمتر بوو وەروە هەشتەکە مام ناوەندەکە بوو وێستاش ئەلترا کە جۆرەی نوێیە ئەو ساڵەکە دەیبینین کە دیزانەکەی گۆڕاوە ینی دیزانەکەی فەرقیە لە چاو ئەپڵ وۆچەکانی دیکە شێوەی دەرەوەی وەروە تایبەتمەندی زۆر زۆری هەیە لە ناوەی وەروە نرخەکەشی زۆر زۆرە هەموو تایبەتمەندەکانی لە نابر بۆ نرخی خەر وایە معقول نییە ئەوکە ئێستا دەڕۆینە سەر باسی ئایرپۆدز ئێستاش بەڕێبەری جێبەجێکاری کۆمپانی ئەپڵ تیم کوک باسی بەرهەمەکەی دەکەویش ئایرپۆدە خۆشە باقلیت ئەوە ئەپڵۆچ تازە ئۆکێ ئایرپۆد پرۆیەوە ئایرپۆدز ترسێم ئەو ساڵ ئایرپۆدیش بکاتە دوونەوە لێرەش کۆپەراتمان پێ نەکەوی لە تیکتۆچی نا لە تیکتۆچی مشکلەوە نیە جەمات چکە ئۆکەی هەتا چەندی دی ئەو ئیڤێنتە هەیە جەمات ئەو ئیڤێنتە لەوانەیە ساعاتێک ساعات نوێشکە بخایەن شکڵەکەی ئاشکڵەکەی هەردووبارەی لەگەڵ سەد دەقەدەمی دەستی کردیا پێشخۆیت ئۆکەی وە بڕگەی باسکردنی کاتژمێرەکانمان باسک ینی چۆن دەڵێ گواستەوە کە کۆمپانیا ئەپڵ سێ کاتژمێری خستە ڕوو و ئێستاکەش نۆرەی ئێرپۆدەکانیتی واتە سەماعەکانی ئەو دیزاینە زۆر بەلامەوە جوان نییە بەڕاستی لەبەر ئەو لاستیکی کە لە سەرێتی بەس کاگەگەرە لاستیکەی لەسەر نەبی پێم وایە مۆزوعی نۆیز کانسلیشنی زۆر باش نابی ئەنجاو گرنگجویان بۆی داوە بەڕاستی ئەگە سەریکەی باسی ئەوی کرد یەکەم خاڵی پرۆسەری ئێژدوی لەسرە پرۆسەرەکەی نوێیە ساوت زۆرێ من پێم وابی ئەچوەنی لەسرە لە کەیسەکەش بەلای درێژیدا ینی بەلای لا کێشەیدایە هەر تقریبا شێوەی هەمان شێوەیە هەمان دیزاینی هەیە مثلا هەمان دیزاینی وەکەوە
ئێشتوی لەسەرم بڵێ بەڵام بزانین گۆڕانکاری لەوانەیە لە باتریەکەی کراوی لە پرۆسەرەکەیەوە دیتمان کە کرایە دیارە توانای دەنجی باشتر دەکات ئەوە پێ دەچێت ئەوە تایبەتمەندیەکە کە لە ئەگەر بەس وەختی ئەرپۆدەکەت ڕەبت دەکەی ئەو تایبەتمەندی هەیە لەگەڵ ئەرپۆدەکان سەی خۆم ڕەبتە بەس لایڤم پێکردو ناتان نیشانی بدەم کاک مەسوور کۆمەنتەکان بزان هیچ هەیە وڵی کاگەوە دەرچوو با پێ بێن بێتەوە لە یوتیوب شانوە اوكي زادەوە ئێرپۆدی نوێیە پێشبینی خۆتان بنووسن لە بۆ نرخەکەی کە نرخەکەی پێشبینی دەکەن چەندبی ئەم پێشبینی دەکەم $450 بەسەری ئێستا بێگومانی $299 چەند $299 $300 ینی بەخواتەوە خوا دەکەم چکە ئێستا باسی تایبەتمەندی نویز کانسلیشن دەکەن نویز کانسلیشن چییە؟ ئەویش لابردنی ژاوەژاو و دەنگە دەنگە مثل کە هیدفۆنەکە دادنی ژاوەژاو لە دەرەوە هەرچەند دەکبی ئێستاوە باسی وێ دەکە 2000 بەهێزترە لە نەوەی پێش یعنی 2x وەک گوتمان نویز کانسلیشن چییە؟ ژاوەژاوی دەرەوە نایڵی وەختی هیدفۆنەکە دادنی دەنجی دەرەوە نایەتە نەوجێت ئەوە سایزەکان $2000 بێستر وە زۆر کەس حەز بۆ تایبەتمەندی ناکەن ئەگەر سەرنجشتان دابێت کاک پشتیوان کۆنگرەی ساڵانی ئەپڵی لەناو قاعە چی بوو لەسەر ستێج پێشکەشیان دەکرد بەڵام کۆنگرێم ساڵێن جیاوازە هەموو لە دەرەوە تەسوور کراوە زۆر عجیبە زۆر ینی شۆکت دەکرد و هەندێک سێتی ئاجا پێم وابی ئێستا ئەپڵ زۆر بە قوتر بووە لە مەسەوە تقریبان ئەو ڤیددیوانێکی دەبینین ئێستا نوعك سينماتيكا ابل لوي تداخلي ناو مثلا قريبه ابل تي في دي لبو يعني تشتناو بابتي ستريم وزنجيره وبابتانا بيم وايا استفاده زور بكري سينمائي وفيلم يعني كواليتي زور باشا اوكي او تنيشتاني ايربودز تاتشا كدتواني مثلا میوزیکە ڕاگری بگۆڕی باسیەوەی دەکە و ئێستاکە ئەگەر بزانین باتریەکەی چەندە ئۆکەی بەردەوام قسەکردنی بەردەوام ینی ئەو هێدفۆنانە بەشی 6 ساعت دەکەن بەس کەیسەکەی بزانین کەیسەکەی بەشی 30 ساعت دەکە یعنی تقریبا 36 وڵی کەمە ینی ئەو هێدفۆنە دەبووە لە 10 ساعت کەمتر نەبێ بەڕاست بەس کاک پشتیوان ینی شکلەکەشی زۆر گچکەیە دەزانم زۆر بچووکە عین جێی لۆنگە پاتر لای بستات باشتر دەبە کەیسەکەی ئەوە کرابە مەسەلەن تااقەتەکەی زیاتر کرابە 30 ساعت لە بە کەیسەکەی کەمە هەر کراوە 50 ساعت پێم وایە باش دەبوو تەنیشتی دوگمەی هەیە لەو تەنیشتانە دوگمەی هەبوو دیتم ئەو سەماعە ئەوە وەکو تراکەر مەسەلەن بەکار بێ ئەگەر بزرت کرد هەتا بیدۆزیەوە ئەوەژی پێوەکردنیە ئۆکەی جوانە بەستەرەی کەیسەکەی ماچ چییە؟ پێم وانییە وڵی مادەمە شتانەوەی پێشین دەکەم نرخی $50 زیاد کرد هەیەی خوا دەکەم هەتا $300 بڕوە کەریشی هەیە لە زیاد ئەوە دیارە بۆ کاتانەیەکەوە با بڵین کان با هیچ بارگاوی کەروان تێدا نەمێن ڕاستەخۆ لێوتوانی جەماعەت پێشبینیەکە بنووسن لە بۆ نرخەکەی ئاستا نرخەکەی ئاشکرا دەکرێت ئۆکەی جێنەرێشنی دووەمی ئێرپۆدز پرۆ ڕێک باشە این نرخەکەی زیاد نەکردێت
لا 9 سپتامبر بەردەست دەی بە هەماشیەوە بە ئۆنلاین اوكي جەماعەت دیزاینەکە تقریبان هەمان شێوەیە بەس لەو تەنیشتەی شوێنی مثلەن مەدالیە و بۆ بابەتانی لە بۆ کرایە کە دەتوانی ئەپڵ وازنانی وەروە لەو تەنیشتەی یعنی لە خوارد $249 نرخەکەی باش پێم وایە هەروەکو چەند ساڵەیە و لێرە سپیکەری لە بۆ زیاد کرد یعنی سەماعی کە وەختی بزرت کرد دەتوانی لە ڕێگەی مۆبایلەکەت ڕینجی لێدەی و بیدۆزیەوە پێم وایە تایبەتمەندی باشە بەخوای ئەپڵ وازنانی ئەپڵ دەگەڕێتەوە لای ئەو بەداخەوە لە شتان دەکا ئەمە لەگەڵ شتانی نینە بەس چ بکەین کاک پشتیوان لە سایتی ئەپڵی تەمەشەکە لە پێشترە لایڤەکە لە سایتی ئەپڵی ئێستاش ئایفۆنی نوێ نمایش دەکرێت سەرتاش ئەپڵ چما پێ دەناسێنی ئایفۆنی 14 پرۆ گەندەکان چاردەی مینی بگورە گەندەکە پێ دەناسێنی تقریبان هەمان دیزایانی کۆناگەر ئەوە بێ بابزانین چی دەکەن ئاخە لەوان لە ناوە ڕۆکەی زیاتر دیزاین بەس نۆچەکەی ڕێ زەماتەکە تەماشاکەن نۆچی ناگۆڕ حاجی لە دوو نۆچی ئاخری ئەو عفو لە دوو مۆدیلی ئاخری نۆچەکان دەگۆڕێت بەڵێ ڕاست جەمادەوانی نازانن کە نۆچ چیان نۆچ بەشی پێشۆی شاشەکەی کە لەسەرەوە کامێری سێلفی تێدایە سنسۆرەکانی 6.1 بە 6.7 ئینچ پێم باشە یعنی شاشەکانیان جەمات تکایە ئەو لایڤی شێرکن لە باوەڕیانتان بە هەموو ببینن بێباش نەبن لەوەی کە ئایفۆنی نوێ شکلی کووە یان نرخی چەندە تکایە شێریکەن و لایکی ڤیدیۆکە بکەن وەرەوە کۆمنتی خۆتان بنووسن کە ڕاتان چیە لەسەر ئایفۆنی نوێ بەرەمەکانی کۆمپانیا ئەپڵ کە ئێستاکە نمایش دەکرێن ئێستاش با بینیم بزانین توانای ئایفۆن 14 چەندە کە قەبارەکەی چەند بوو 6.1 بە 6.7 قەبارەکانی باشە باشە پار 13 مینیم لا بۆ هەر پێ ئەوە نەدەکرا بەکار نەدەهات بەس پێم قەبارەکەی گەورەکرایە اوكي شاشەکەی ئۆڵدا 1200 میتر و کۆنترات ڕیشی ینی پژیرۆن دە کەلەرێکە 2 میلیۆن کەلەر تۆنی شێر هەیە بە هەمان شێوە لە دیزایندا دووبارەیە بەڕاستی ینی بۆ خۆتان دەزانن ینی لە ئایفۆنی تازە لە دوو بابەت کۆتایی چاوەڕێی تازەگەری مەبن نابەس قەبارەکەی گەورەتر کردیان بابزانین کامێرەکەی چی لێ دێ بۆست پێمانە وڵی باوە ناکەم گۆڕانکاری لە کامێرە کردبی لەوانش حاجی ڕەنگی ڕەنگی تازە جەماعەت تکایە لایڤەکەی شێرکەن لایکی بکەن وەرەوە کۆمنتی بکەن بە ئەو لایڤە گەیشتە زۆرچین کەس بە زمانی کوردی لایڤەکەمان لەسەر کۆنگرەی ئەپڵا کە ئایفۆنی نوێی تێدا نمایش دەکرێت و ئێستاش باسی باتری ئایفۆن دەگەین کە ئەویش ئایفۆن 14 بێز باتری ئەوەی بە کوردی خۆمان پێ دەڵێن دوو کامیرە کە دەیناسیین بزین اوكي بزین خێرایەکەی کووە بەڕاستی کۆنگرێزاران جیاوازە ئەی پازدەی بەیانی زۆر جیاواز باشەولۆ ئەی پازدەی بەیانیکی لەسەرە وەکو باسمان کرد هەمان چی کە لەسەر 13 پرۆماکسە نفسی پرۆسە ئەو دوو مۆدیلی خوارەوە پرۆسەری قەدیمیان بۆ بەکاردێنی مەسەڵەن 13 پرۆماکسیان بۆ بەکاردێنی نفسی شت بووە بزانم نفسی شت نەبوو بەڵێ و جورە عادیەکەی هەر ئەوی پێشوان بەکارێنەوە وڵا غەدرە وڵا خراپ نییە لە بۆ موبایل ینی تۆ موبایلێکی هەرزان دەکڕی بە پرۆسەرێکی 13 پرۆماکس بەس پێم وانی هەرزان بی ینی نزیکەیە تو پێشەم شتێک ئەمە پێشبینی خۆ نرخی ئەو موبایلان بەڵێ گرافیکەکەی ئیپار 5 کۆڕ بۆ یان 6 کۆڕە ینی ئەپگرێدکراوە ئەی پازدەی پارە بەڵام گۆڕانکاری دەکرێت لە گرافیک بەڵێ بێگومان ئۆکەی بەس پێم وایە نرخەکەشی زۆر دەبی ئەم پێشبینی دەکەم سەر $800 هەتا بێگومان 800 بەس هەرزان نییە ئێستا 13 پرۆماکسی دەستی دێتە بازار بە دە و ئەوانە دەبیانی اوكي باسی کامێرە دەکەین تاوان دوو کامێرە هەیە لە پشتەوە
دیزانێک هەر وەکو نەوەی پێشوە ئایفۆنی 13 و 13 مینی بەس قەبارەکانی گۆڕایە پێم وایە ئەی 16 و جارە شەر 5 نانۆمەتر دەبێت بە حساب ئەنجا نازانم ئەی 16 لەوانەیە چاربی عاجی نازانم کامێرەی سەرەکی هەر کامێرەکانی پاریش لەوانەیە بەکاربنێەوە هەمان شەوە زەمانەوە دوو کامێرەمان هەیە ئەو گوتمان ئەوەی دەکات 12 مگاپیکسلە بەڵێ کاک پشتیوان دەڵم بەس پرۆماکس وانە دەکاتە 48 مگاپیکسل وا پێ دەچێت دەی بیکاتێ ئۆکەی درستا 39 گەشەی پێدرایە لە بۆ لەو لایتی ینی ڕووناکایی کەم کەس ینی لە بۆ دۆ شەومەی بلانی لەوانەیە زیاتر ئیسفادەی هەبی کامێرەکەی باشتر بووبی بەس یەک شت ئەوە مقارنەی دەکە بە ئایفۆنی 13 پار یان 13 پرۆ ماکس نه 13 پار ئۆکەی نێگە پڕۆماکس بێتەوە لەوە باشتر بەس باسی کامێرەی دومی پشتۆی باشتر لای زۆر باش ئەوتۆ فۆکس ئێستا ئەگەر سەیری هەر لایڤی بکەن ئەو لایڤین من و کاگوسامەی باشترە شکۆی ئەو 13 ینی بەجددی گۆڕانکاری تاوەکو بەکاری نێنی بەژمارە نییە بەس بە ساڵ شتێکمان گۆڕیەوە 100% گۆڕیوێتی برادێک لە کۆمنتی دوای سامسونگ درۆیە یعنی لە کامێرەکەی ئەو جاریان زۆر گرنگی پێداوە سێنسەرەکەی یعنی گەورەتر کردووە خێراتری کردووە ئەنە شەموو کار لە جوانی دەکەن بەڕاستی هەم بۆ ڕنگ هەم بۆ ڤیددیۆ ئاگە سەیریکەن وڵا پێم وایە باش ینی ها گرنگ بێژی ئاردراوە لە کوێوە بۆ کوێ ینی بەس مقارنەکەی لەگەڵ مثلن ئێستا 13 پرۆی کردوایان 14 پرۆی بەشتیوان ناگاپڵ وڵا لە بڕ ڕنگ و شت جوانە زۆر 100% زیاتر بەلای سروشتی لێ فۆتۆنیک ئینچ ئۆکەی دیارە ئەوەشی زیاد کردیە ئەو شتم نەیتێ پێشتر نا تازەیە دوو جار باشتر بووە کامێرە پێشەوەی بەڵێ بەس ئەلتراوای دەکەی چەند بوو 12 بۆیش ئەوی شەر 12 بوو هەرچەندە شای نەدا ڕاستی شای نێدا منیش نەمدی نازانم لە ڤیددیۆ ئێستا باسی ڤیددیۆ دەکا بزانین چ دەڵێ لەوە شەو کامێرەیان تایبەتتر بی بە ڤیددیۆی لەبەر هەندێک سامە و شەو خێراتنی جەنابەت دەکەین هەتا ڕۆی دێوە دیارە مۆدە زیاد کرێ لە کامێرەی پشتەوەی ئەکشن مۆدە سیبلترە زۆر وڵا گەرەوەهابی زۆر بەزدیر ستێبلایزەری هەر نایە کاک پشتیوە ئەگەر ستێبلایزەری نایە بەجددی نەوەڵا زۆر نایە بە بەڕاستی بەڵام تانیەتی دەستیشت یعنی لەوانەیە 100% خۆی نەبێ کۆوان پیشانی دەدەن لەوانەیەوان بە ستابلایزەر و تەسویر ناشتیوان ناوێت بەس ئەپڵ ئەو وێنانەی کە مثلەن چرکاندیە یان ئەو ڤیددیوانی کە تەسویرە کردیە هەر هەمووی لە دۆخە چ تایبەت بووە هەر هەمووی مثلەن لەوانەیە بە کەرستە و مثلەن ئەدەواتی تێدا لەگەڵ بەکار کردووە کامێرەکان جێوێک گونجاوە بزەوت
يعني كاش شارزة بكارين لواني مثلا كسر احتيادي إيه طبعاً. 5G ويسيميو اوكي بارج اصلا 5G شتا نوێنیە ئەوکو ئێستا بەس گرنگی بە کامێرەکەی عەلەیکم سەلام وڵای بەڕەکات کاگو سامەوەڕە بەس ڕۆیشتی و هاتی بەریا كهرباء وشحن يلا لەش زۆرە جەماعەت تکایە لە بیری مەکەن ئەو لایڤە شێرکەن باوگەشتە زۆرترین کەس و هەر کۆمنتێک هەر شتێکتان هەیە شتی تێدا کاکە لەسەر وابزانم دەتانی ئیسیمی ترانسفێرکەی اوكي ئەو پلانی لەسەر ئیسیمی وابزانم لە پێشتر نەبوو شتە چونکە جارێک پلانی ئیسیمم هەبوو لەسەر فازلینچی لەسەر موبایلێکی نەم دەتانی ترانسفێریکەم زۆر سپاس لە بۆ گوڵەکانی و جەماعەت ئێستاش ئایفۆنی نوێ عرض دەکرێت کە ئەویش ئایفۆن 14 ینی دوو کامێرەکە جارێ سێ کامێرەکە ماوە ئەو لایڤە شێرکەن با بگەیشتە زۆرترین کەس و باسی ئایفۆنی نوێ دەکەین کە خێرایی کووە پاتریک کووە کامیرەی هەموو شتێکی باز دەکەین لەگەڵمان بن وتکە لایک و کۆمنتی ئەو ڤیدیۆ بکەن ئەو لایڤ بکەن پشتگیریمان بکەن با بەردەوام بین یعنی تاوەکو ئێستا ئێمە بەردەوامی بەڵام نەگەیشتونەوە خاڵێک کە دەمانەوێت بریتێ لە ئایفۆنی تازە پرۆماکس تۆزەک شەیتانە لەوەی دەماهێڵتەوە هەتا ئاخر دقە کە لە ئاخر دقە ئەیش ئەوەی دەمانەوێت نمایشی دەکەیش کە ئایفۆن 14 پرۆماکسە بە تایبەتتر پرۆماکس های داینامیک ڕێنج ئەوە ینی HDR-شی باش کراوە بەڵکۆر لێرە لەگەڵ ئەپڵەکە ئەپڵۆچەکە چەند گرنگی پێدراوە لە هەموو ڤیدیو لە هەم بابەتەکان مەسەلەن بەرهەمەشت کە دەین تۆ نایە مەسەلەن کە باسی ئەپڵۆچەکەشی دەکرد مەسەلەن یان ئەرپۆدەکەی لە پشتەوە کەسێک دانیشت بوو ئەرپۆد پرۆماک ئەرپۆد ماکس پێ بوو لەناو ینی ئەپڵ زیرە چی دەکە مەسەلەن لەو شتانە سلااو جەماعەت سلااو جەماعەت وەکوتمان نرخەکان بنووسن کە پێشبینی دەکەن نرخیان چەندبی ئایفۆن 14 مینی 14 پرۆ 14 پرۆماکس ئەمەش ڕای خۆما گوتیەوە ئەنگۆش ڕای خۆتان بڵێن با بینین ڕایچی ڕاز دەردەچی لە 699 دلار دەست پێ دەکە وایە وەڵی ئەم پێشبینی دەکەم لە 800 دلاری کەمتر نەبی یا هەتا مینیەکەش بەس پێم وابی ئایفۆنی 14 پرۆماکس کە جۆرەوەکەیتی نرخەکەی لە 1100 دلاری دەست پێ دەکا وەکو ساڵان 1000 دلار نابی یعنی 100 دلار نرخەکەی بە شێوەیەکی گشتی بەرهەمە تەکنەلۆژیەکان و بەرهەمەکانی تریش کە لە ژیانی ڕۆژانەمان بەکاردێنێت ئەو خاڵی کە دەکرد های برجنس و کۆڵ بێ سەتەلایت ئەو پێچێ ئەو تایبەتمەندی کە لە ئینڤیتیشنەکەی هەبوو کە ئاسمانەکە تاریک بوو و ئەستێری تێدا و پێمە بێ و تایبەتمەندی کە ئێستا باسی دەکا گەیشتە سەر ئاسمان بەڕاستی وازم ڕاستە خۆ دەتوانانی بەسرێ و بە قەمەرسنایی واتە ستەلایت بەس لە حاڵەتی ئەمەرجنسی لە شوێنێک کێشەیەک شتێک دروست بوو مەسەلەی ئەمەرجنسی دەتوانانی لە ڕێگەی مانگای دەستکردەوەنە مانگی دەستکرد تەلەفۆنێک شتێکی ئەنجام بدەیت بەبادینی بڵێ زۆر هەسەیە ئەوە بۆ تیکتۆک دامێنێت کاکسامە کاگەوە کاکشتی هاتەوە